یانەی هەولێر لە کارێکی نوێ و سەردەمیانە لە سەر ئاستی عێراق بە شێوازێکی جیاواز ناساندنی بۆ تیپی تۆپیپەکەی بەشدار لە خولی نایابی عێراق ئەنجامدا بە ئامادەبوونی هاندەران و ڕاگەیاندکاران. تیپی تۆپیپەی یانەی هەولێر با ڕاهێنەرەتی نزار مەحروسی سووری و سائیر سوەیدانی هاونیشتیمانی و دلشاد ئەحمەدی هەولێری وە گەیاردەدەری و سامر ڕەیحانی ڕاهێنەری گۆڵپارێزان لەگەڵ پێکاتێکی 29 یاریزانی کەوا لە 13 یاریزانی وەرزی ڕابردوو 16 یاریزانی نوێ پێکاتوە کەوا چواریان پیشەگەرن دەستنە نێو ئامادەکاریەکانی کۆتایی بۆ وەرزی نوێی خولی نایابی عێراق. بەڕاستی شێوازی ئەم مەراسیمە زۆر زەروری بوو بۆ کوردستان و بۆ هەموو هاندەرانی یانی وەرشی هەولێر زۆر سوپاسیان دەکەم و شێوازی تیپەکە ئێمە ئەمساڵ شێوازەکەمان گۆڕوە چەند یاریزانێکی باشمان هێناوە و تەغییراتمان زۆر کردووە لە یانەکە بەس ئەوە ماوە کە بڵێن بچینە ناو دەوریەکە و بە پشتیوانی خوای گەورە و بە پشتیوانی هەموو یاریزانەکان و نەتایجێکی زۆر باش دەبێت بەدەست بێنین ئەمساڵ هەرچەندە تۆ پێی ئەوە نازانێت کە تۆ هەرچەند یاریزانیش بینی احتیمالە نەتیجە نەدەیت. یاریزانان یانی هەولێر بە گەشتبینیەوە لەسەر وەرزی نوێ دەدوێن و پێیان وایە ژمارەیەکی قڕز دەبن لە خولەکە و هەوڵی پلەکانی پێشەوە دەدەن. هەمووان چاوەڕوانیەوەیان دەکرد جارێکی تر بگەڕێمەوە یانی هەولێر گەڕامەوەش بە قەنەعەتێکی تەواو چونکە ئێرە ماڵی یەکەم و کۆتاییمە سوپاس بۆخوا پێشبینی دەکەم ئەم وەرزە وەرزێکی چاوەڕوان نەکراو بێت گۆڕانکاری یاریزانان پاڵپشتیانەکە ئێمەش وەک یاریزانان لە ئاست بەرپرسیارەتیدا دەبین بەڵام بەرپرسیارەتێکی قورسە وەرزێکی ئاسان نابێت ئینشاءڵڵا بە کۆششی هەمووان هاندەران و یاریزانان و سافی ڕاهێنەران و دەستەی کارژێڕیش خەڵکی پەیوەست کە یارمەتی تیپەکە دەدات ئینشاءڵڵا هەولێر دەگەڕێتەوە بۆ یانەکانی پێشەوە. بجهود الجمهور بجهود اللاعبين الكادر التدريب الإدارة الناس المعنيين اللي داعمين للنادي إن شاء الله يرجع أربيل للواجهة إن شاء الله. ناساندنێکی دەتوانم بڵێن بۆ یەکەم جار لە ئاستی عێراقیانە وشەی بۆ کاراستا و شتێکی پیشەگرانە بوو شتێکی جوان بوو ئێمە بەڕاستی ئەو گرم و گوڕەی دەستەی کارژێڕی و هاندەران بۆمە پاڵپشتێکی گەورەیە بۆ ئەو ساڵ بتوان ئێمە تیپەکە لە ئاستی پێویست دابین. یانی هەولێر خاوەنی 4 نازناوی خولی نایابی عێراقا لە ساڵانی نێوان 2007 بۆ 2012 ماوەی 10 ساڵە لە سەکۆی نازناوەکان پاشەکشەی کردووە خەونیانەکەش گەڕانەوەی شکۆیەتی بۆ گەورەکانی عێراق. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.